إذا رفع رأسه من الركوع انتصب قائما. بيغمري خاصة صلى الله عليه وسلم كلا ركوع خلص وآبو شوية بشتي راس تكردوا حتى يقول القائل قد نسي. أزان شنيقا معي ولا كاتي ركوعا خلق أيو بيري شوتو بيغمري خواه دالغلي يا وبوي ناشتا سجود دوای کە ئەچووە سجود و سجدەیە برد و دوای هەڵەسایەوە حتى يقول القائل قد نسي. ئەبێ ئەو نەبمێنیتەوە هەتا کابرایە بتوانێت بە ئیسراحەت ڕەسمێکە بۆ بگرێت هاتخوا جوان بۆستە و خۆڕێکەوە بەس بیتەوە دانیشیت هەوکو قەلە ڕەشێک وایە دوو دەنگیا لە ئەرزەکە و سەری بەرزەکاتەوە یان کابرایەکی برسی دوو دەنگ خورما ئەخوا و ئیسفادە لە خواردنەکەی ناکە